بەیانیتان باش بەیانی بینەرانی کورسات باش دیارە لە چوارچێوەی پلانی استراتیژی زانکۆی کۆیە لە بۆ ساڵانی 2023 بۆ 2027 یەکێک لە کۆڵەکە گرنگ و استراتیژیەکانی پرۆژەی زانکۆی سەوزە. زانکۆی سەوز یەکێکە لەو پرۆژە گرنگانەی کە با بڵێن لەسەر ڕاستپاردە و دەستپێشخەری قوبا تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان زانکۆی کۆیە دەستی پێکردووە. ئامانج لی سەوزکردنی زانکۆکەیەوە یەکێک لە سەوزترین زانکۆکانی عێراق و هەرێمی کوردستانیش. جا ئەم پرۆژەیە زیاتر لە ساڵەکە دەستی پێکردووە. ساڵی ڕابردوو قوبا تاڵەبانی بۆ خۆی لێرە بە چاندنی نەمامێکی زەیتون دەستی بە پرۆژەکە کرد. لەو چوارچێوەشدا زانکۆی کۆیە چەند هەنگاوێکی گرنگی ناوە بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژەیە. ئەمڕۆژ هەر لەو چوارچێوەیەدا ئەم چالاکییان هەیە کە جیاکردنەوەی خۆڵ و خاشاک و یا با بڵێن سەتڵی تایبەتە بۆ پاشماوەکان و چەند سڵێکی جۆرا و جۆر دادەنرێت. من بۆ زانیاری زیاتر دەمەوێت لەگەڵ کاک دکتۆر محەممەد سەید گوڵ بەڕێوەبەری ڕاگەیاندنی زانکۆی کۆیە قسە بکەم. کاک دکتۆر ئەگەر بێ ئێرە سوپاس دەکەم. پرۆژەکەی ئەمڕۆ چۆنە، چی لە خۆی دەگرێت؟ ئەگەر یەک تۆز بۆ لای کامێرەکەش سوپاس دەکەم. سڵاوتان لێبێ. تەمان خۆتان زانکۆی کۆیە خاوەنی پلانی استراتیژی خۆیەتی پلانی استراتیژی 2023-2027 کۆڵگەیەکی سەرەکی و پلانە کۆڵگەی زانکۆی سەوزە. ئەم کۆڵگەی زانکۆی سەوز زیاتر پەریستن لە کاتی ڕاگەاندنی دەستپێشخەری زانکۆی سەوز لەلایەن جەنابی کاک قوبا تاڵەبانیەوە. لە دوای ڕاگەاندنی دەستپێشخەری زانکۆی سەوز ئیتر چەند ڕێکارێک هەبوو بۆی زانکۆی سەوز بێتە زانکۆیەکی نمونەی دۆستی ژینگە، زانکۆیەک بێت کە بێتە دەوبارە پێشەنگ بێت. خۆتان زان لە ماوەی ساڵی ڕابردوو ئێمە خەڵاتی زانکۆمان هەیە بۆ خوێندکاران کە ئەوە لە چوارچێوەی ئەو دەستپێشخەریە. زانکۆی کۆی لە ماوەی ڕابردوو خەڵاتی ئەثەری بەدەستێنەوە وەکو یەکەم زانکۆ لەسەر ئاستی عێراق، لەسەر ئاستی هەرێم و دووەم لەسەر ئاستی عێراق. ئەمڕۆ یەکێتر لە هەنگاوەکان بۆی دەستپێشخەری زانکۆی سەوز جیاکردنەوەی خاشاکە لە ناو باڵەخانی سەرۆکاتی زانکۆ کە وەکەی بینیدا چەند سەتڵێکمان دابین کرۆ بۆ هەموو ژوورەکان دابەشیەکەین. لە هۆڵە گەورەکانی سەتڵی گەورەمان هەیە، لە پارکی ناو سەرۆکاتی زانکۆش دامانەوە. بە هەنگاوە ئێمە ئەتوانین فەرمانبەرانمان لە سەرۆکاتی زانکۆ ڕابێنین لەسەر ئەوەی کە خاشاکیان لە وەرەقە و لە پلاستیک جیا بکەنەوە بۆ ئێمە دوای بتوانین بەکاری بهێنەوەتر بە پێی ئیمکانیەتەکانی زانکۆ یاخود بە پێوی کە کۆی بکەینەوە بۆ ئەوەی لە دەرەوە بەکاری بهێنینەوە. تاوان ئەمانە هەمووی هەنگاوی گرنگن بۆ ئەوەی کە زانکۆی کۆیە بناماکانی دەستپێشخەری زانکۆی سەوز جێبەجێ بکە. هەنگاوەکانی ترمان تەبعاً هەیە، ئەوش وەک باسمان کرد پێشتر دروستکردنی پۆندە، بەکارهێنانی وزەی خۆر سۆلەر پانێل بۆ سەرۆکاتی زانکۆی کە ئەوش ڕێژێکی بەرچاوی جێبەجێکراوە. باشە کاک دکتۆر، دوای جێبەجێکردنی ئەم پرۆژەیە لە سەرۆکایەتی لە بەش و کۆلێژ و فەکەڵتیەکانیش دەست پێ دەکات؟ بەڵێ ئەمە هەنگاوی یەکەمە بۆ ئەوەی ئێمە لە سەرۆکاتی زانکۆ ئەو بابەتە جێبەجێ بکەین. دوایی هەنگاوی داهاتوو بۆ ناو تەواوی کەمپەسی زانکۆیە. هەنگاوی دواتریش ئومێد دەکەین کە جێبەجێکرێت کە ئێمە بۆ تاوی شاری کۆیە ئەو شتە بکەین. تەمان ئەمە باسی خەڵاتی زانکۆمان کرد. خەڵاتی زانکۆ ئەم ساڵش بەڕێوە ئەچێت. لە ناو خەڵاتی زانکۆ چەندین بیرۆکی تایبەت و جوان هەیە کە ڕەنگە بابەتی دووبارە بەکارهێنانەوە سوودی لێ ببینێت لەو بابەتە. زۆر سپاس کە لەگەڵمان بووی. سپاس دەکەم. سەرکۆسە هەردەمێ باسیەوە بکەم کە ئەمە گرینگە یەکەم جارە لە زانکۆی کۆیە جیاکردنەوەی قوتوو و هەروەها پلاستیک و کاغەز و خاشاکی گشتیش ئەنجام دەدرێت. دوای ئێرە کۆلێژ و بەشەکانی دیکە دەگرێتەوە. دەمێ بازەوە بکەم زانکۆی کۆیەکە لە زانکۆ سەوزەکانی عێراق و هەرێمی کوردستان ڕێژەی سەوزایی لە ناو زانکۆی کۆیەدا ستانداردی جیهانیشی تێپەڕاندووە. 135 با بڵێن ڕێژەی سەوزایی لەم زانکۆیەدا هەیە کامە لە کەم زانکۆ کەم شار و کەم شوێنی دیکەدا هەیە. ئەمەش یەکێکە لە چوارچێوە پلانە استراتیژیەکە زانکۆی سەوز یان لە پرۆژەی زانکۆی سەوزدا لە زانکۆی کۆیە جێبەجێ دەکرێت.